زانیاری گرنگ لەسەر زیادکردنی موچەی زیندانیانی سیاسی لە تیوارەوە بزانە. شاندەکەی عێراق دەگەنە هەولێر و کێشەی موچە یەکلایی دەکرێتەوە. کۆمەڵە ڕایگەیان گواستنەوەمان بۆ سوورداش و ئەمە بۆ شکاندنی شکۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. سڵاوتان لەبێ سمەیەم لە تیوارۆسی هەواڵتان پێشکەشەکەم. بەڕێوەبەری کاروباری زیندانیانی سیاسی ڕایگەیان دۆسیەی هاوتاکردنی موچەی زیندانیانی سیاسی لەگەڵ بەغداد هەنگاوی باشی بڕیوە و لە چەند ئاراستەیەکەوە کار دەکەن بۆ ئەوەی بتوانن زیندانیا سیاسیەکان بە ماف و شایستەکانیان بگەن. ئەحمەد مامڕەسوول بەڕێوەبەری کاروباری زیندانیانی سیاسی دەڵێت لە چەند لایەکەوە هەوڵیان داوە بۆ ئەوەی موچەکانیان هەڵتا بکرێت. لەوانەش لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی کۆماری عێراقەوە. دەشڵێت لە پلانیشیاندایە لە داهاتوودا کاتێک سەردانی بەغداد دەکەن داوای پشتیوانی لە نوێنەرانی کورد بۆ ئەم دۆسیە بکەن تاوەکو ئێستا 25,807 زیندانی سیاسی دۆستیەکانیان پەسەند کراوە و پشتڕاستکراونەتەوە. بەڵام لەو ژمارەیە تەنها 5,216 کەسیان موچەیان وەرگرتووە و ئەوانی تر موچەیان وەرنەگرتووە. ئێوارەی ئەمڕۆ شاندەکی عێراق دەگەنە هەولێر و کێشەی موچە یەکلایی دەکرێتەوە. ئەندامێکی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند خێرایی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و عێراق کاریگەری لەسەر خێرا دابەشکردنی موچەی مانگی ئاب دەبێت. بە پێی زانیاریەکان شاندەکە لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم تاوتوێی ئەو کێشە و تێبینیەکان دەکەن کە لە لیستی موچەدا هەن وەک بایۆمەتری و ناوی لێکچوو. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕایگەیان پێداگری ئێران لەسەر گواستنەوەیان لا زرگێزەوە بۆ ناوچەی سوورداش هیچ پەیوەندیەکی بە مەترسی ئەمنیەوە نییە، بەڵکو بەشێکە لە شەڕێکی دەرونی دژی خەڵکی کوردستانی ئێران و بۆ شکاندنی شکۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. دەشڵێت پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت لەمە دوای هەندێک هێڵی سوور بۆ داواکاری و گوشارەکانی کۆماری ئیسلامی و نوێنەرەکەی واتە دەوڵەتی عێراق دابنێت. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران ڕاگەیەندراوێکی لەبارەی گواستنەوەی کەمپەکانی حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان لە ناو هەرێمی کوردستان بڵاو کردوتەوە و تێیدا ڕایگەیاندووە دوای تێپەڕبوونی نزیکەی 2 ساڵ بەسەر واژۆی ڕێکەوتنە ئەمنیە شەرمەزارانکەرەکەی دەوڵەتەکانی ئێران و عێراق سەرجەم پرۆسەکە بەکردەوە چووە قۆناغێکی دیکە. یەکێک لە بورگە شاراوەکانی ئەو ڕێکەوتنامەیە چووە بواری جێبەجێکردنەوە. لەم قۆناغەدا ژمارەیەک لە کەسوبنەماڵەکانی کۆمەڵەی نیشتەجێی زرگێزی گەورە وەک دەستپێکی پرۆسەکە گواسترانەوە بۆ سوورداش. سێ هەواڵم پێشکەشکردن هەرشاد بن.